وەک هەموو لایەک دەزانێت و ئاگدارە ئەمڕۆ 2/11/2019 ڕۆژی بەرخودانی جیهانی ڕۆژئاوایە. لە 100 ساڵی ڕابردوودا گەلی کورد شۆڕش و بەرخودانی لەسەر خاکەی خۆیدا ئەنجام داوە بە تێکوشین لەگەڵ کورد دەوڵەمەند دەبێت. اینجا کچوو کوڕی کورد 11,000 شەهید دەدەن لەسەر خاکی کوردستان. ئەم بەرخودانە دەدەن تێکچوونی گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی سەردەم کە لە چوارچێوەی بەرخودانێکی 8 ساڵە ئەنجامی گرت. ئەو کاتەی داشت ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت کۆبانی بکەوێت، بەڵام مخابن بە تێکۆشان سەردەم پێشەوایەتی یەپەگە و یەپەژە و هێزەکانی سووریای دیموکراتدا سەر دەکەوێت. هاوڕێیان ئەمڕۆ وەکو مشکانی باش کوردستان لە بوونەوەی ئەنجام دەدەین بۆ ئەوەی هەڵوێستی هەولێر نیشان بدەین. زۆر سوپاسی ئامادەمتان دەکەین. هەولێر لە ڕۆژاوایە باشوور پشت و پەنایە، هەولێر لە ڕۆژاوایە هەولێر لە ڕۆژاوایە باشوور پشت و پەنایە.